عزیزان یەکێک لە پەتا باوەکان کێسا زۆر بڵاو بۆتەوە پەتای وەرزیە بۆ پێی گۆڕانی وەرزەکان ڕوودەدات و کەوش و هەوا گۆڕانکاری بەسەردادێت وەجەوەکەشی لە نێوان سارد و گەرمە ئەمێنێتەوە زۆر جار کەسانێکن سارکەرەوە هەڵەکەن هەندێکیان هەن ئەی کوژێنەوە لە بەرەوەی هەست بە ساردیەکەن و لەگەڵیشیە خۆی لە هەڵامەت و قورگ ئێشە و کۆمەڵی نیشانەی تایبەتەوە بینێتەوە کە کەسەکان بێزار دەکات زۆر جار پەتا بە شێوازێکە کە کەسەکە بەتەواوەتی لە کارەخات و پێویستە شوێکی باش بدات و ناتوانێت کاروبارەکانی ڕۆژانی خۆی ئەنجام بدە بۆیە زۆر گرنگە کە بزانی نیشانەکان و هۆکاری توشبوون و چارەسەرەکانی چین کە بینیوانە هەندێک کەسمان هەیە چارەسەری پزیشکی بەکارێن هەندێک کەس هەیە خۆپاراستن ئەکەن و کۆمەڵێک ڕێنمایی جیاواز بڵاو ئەکرێتەوە سەبارەت بە پەتای وەرزی ئەمانەیە بە دیاریکراوی باس لەو پرسیارە جیاوازانە بکەین کە دەربارەی پەتای وەرزی هەیە و زانیاریەکی باشی لێ وەرگرین کە ئینشاڵڵا هەمووتان دوور بن باسێن بابەتاکەین بە میوانداری دکتۆر هەرێم کەریم پسپۆڕی هەناوی و سنگ و بۆریەکانی هەوا کە لە پامی ڕۆژ ڕاستەخۆ لەگەڵمانایە کاکتۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادە کاکتۆر پەتای وەرزی چییە ئایا هۆکارەکەی ڤایرۆسەوە کۆی کە ئەوترێ؟ وڵی پەتای وەرزی پێما بێ چەند بەرنامەیەکە ئیشەڵاوە نەبێ مومیل بێ لەواچە بینەران و بیسەرانی خۆشەویست ئاگیان لێ بێ چەندی بەرنامەی لەسەر هەبووە پەتای وەرزی ئەو پەتایە کە بە تایبەتی ئەتوانین بڵێن پەتای ساڵانە بەڕاستی چونکە لە وڵاتی ئەمە زیاتر پاییز کە هەلە هاوینەوە ئەگۆڕە بۆ پاییز ینی بۆ وەرزی گەرما بۆ سەرما کۆمەڵێک تیاهابەتی هەوکردنی بەشی سەری بۆریەکانی هەوا بە نمونە قورگولوت و گوێ دروزە بێ بەهۆی ڤایرۆسەوە زیاتر لە پاییزانە بەربڵاوە چونکە لە بەهارانە بە نسبەتەکە زۆر کەمە بۆیە توانین بڵێن پەتای ساڵانە کە لە پاییزە ڕوئەدا لە مانگی لە کۆتایی مانگی نۆ تا مانگی 10-11 هەتا ئەو کاتی کەش و هەوا بە تاواتی جێگیرە بێ لە زستانە ئەمە بەهۆی ئەو گۆڕانی ئەو هەوای سارد و گەرما و سەرمایە دەبێتە هۆی چالاکردنەوەی کۆمەڵی ڤایرۆس کە ئەم ڤایرۆسانە خودی خۆیان هەر لە هەوایە هەن بەڕاستی بڵێن ڤایرۆس تەنۆچکەیەکە لە دەرەوەی لەشی ئینسان توانای ژیانی نییە کاتێک چێتە لەشی ئینسانەوە جارێکی تر دەزەکاتەوە بە چالاکی بە زیادبوون و بە نەخۆشخستنی ئەو کەسە ینی پەتای وەرزی ئەو پەتایەکە لە گۆڕانی کەش و هەوا دروست ئەبێت بەهۆی کۆمەڵە ڤایرۆسۆ بەتایبەت ڤایرۆسی ئینفلوێنزا ئەیوB هەیە پاشانیش کۆمەڵە ڤایرۆسی ترکە ڕاینۆڤایرەسە لە ساڵانی ڕابردووشە بینیمان کە کۆرۆنا و کۆمەڵە ڤایرۆسی تریش بوونە هۆی بڵاوبوونەوەی پەتایەکی وەرزی بەرفراوان کاک دکتۆر لە سەرەتادا ئەم نەخۆشە هەست بە چیەکە لەم پەتایەدا ینی ئەو نیشانانە سەرەتایانە چین کەم کەسە هەستی پێ دەکات لە بیدایەتە بەڵێ لە ڕووی زانستیەوە بەڕاستی پێ بڵم کاتێک تۆ بەرکەوتنە دەبێت لە نەخۆشخانەیان بەرامبەر بە کەسێکە ئەو پەتایی هەیە 1-2 ڕۆژ جارێت تا 4 ڕۆژ لەوانە هیچ نیشانەیەک لێ دەرنەکەوێت ئەمە پێوتە ئینکیوبیشن پیریۆد یعنی چی ئەو کاتێک کە ڤایرۆسەکە چێتە لەشی کەسەکەەوە تاکو مەناعی ڕەتفعل دروزەکە ئەنجا عەراز دروزە بێ خۆ خودی ڤایرۆسەکە هیچ نیشانەیەکی ئەو تۆ ناکە لە لەشی ئینسانە کاتێک کە بێت هۆی هەوکردن لە بەشێک لە لاشەی کەسەکە ئیتر قورگی بێ خوێنی بێ سیستەمی بەرگری کەسەکە ڕەتفعل دروزەکە ئەمانە عەرازی بۆ دروزەکە واتە لە سەرەتا ئەگەری هەیە مەسەلەن تا 2 ڕۆژ تا 4 ڕۆژ لە هەندێک حاڵەتە هیچ نیشانەیەکی نەبێ گۆیە کەسەکە بیری ئەچێتەوە کە پێشتر بەرکەوتی لەگەڵ کەسێکە بە ئەو پەتای هەبووە نیشانە سەرەتایەکانی یەکسەرەتا بە بێهێزی دەست پێەکە لەشی ئێشێ ماسوولکەکانی ئێشێ جومەکانی ئێشێ پاشایش احتیمال لە بڕابەوەی قورگی ئێشێ گەروی ئەکڕێتەوە لوتی تەڕە بێ تاولەرزی ئەبێ هەڵامەتی ئەبێ هەندێک جاریش کۆکەیەکی وشکی ئەبێ هەستکردن بە سەرما زۆر جارم کەسە لەرز بەڵێ بابلین کاڵین لەرزی لێدە بابین تا دوای تاکە بێ بە لەرز ئەمە بە تایبەت نیشانە سەرەکیەکانی ئەمانێ لە کەسێکی ئاسایی تەندروسە کە هیچ نیشانەیەکی درێژخایەنی نییە پژمی زۆر جار کەسێک لەسەر یەک لەسەر پژمێت ئەمەش بۆ خۆی نیشانە پژمە بەڵێ پژمە بەشێکە لە سیستەمی بەرگری لە بەشی بۆ لوت و قورگا کە پەتا شتێکە چێتەنەوە هەڵێدا دەروانی سیستەمێکی ڕەتفعل لە بابڵێ احتیمال لە کەسەکە بەتاکید پژمەشی هەبێت لەبەرەوەی کە ئیفرازاتی زۆرە بێ وای لێکە دایمەن کۆکەیەکی هەبێت لەگەڵ پژمەیە کاکتۆر باس لەوە کرم فلۆزا ئەیوB هەیە ئەمە جیاوازی هەیە لە نیشانەکاندایان لە توشبوونی کەسەکە لە ڕاستیا بڵێن جیاوازێکی ئەو تۆی نییە تەنها لە ڕووی زانستیەوە جۆری بیەکەش بەڕاستی باوترە جۆری ئێکە کەمترە بەڕاستی ساڵەکانی پێشوش چەند جۆرێک تر جیابەوە کە بە ئینفلوێنزای بەراز و بە ئینفلوێنزای باڵندە و H1N1 و H5N1 و کۆمەڵە جۆری لێ جیابێتەوە ساڵانە ئەم ڤایرۆس ئەگۆڕێ بۆی ئەم ساڵ کە باسی ئەم ڤایرۆساکەن جیاوازە لەهۆی پار لە ڕووی زانستیەوە ئەنجیا لە ڕووی عەراز و لە نێو نیشانەکانیەوە لەوانەیە هەمان شت بێت کاکتۆر ئێمە تەمەنی جیاوازمان هەیە ئەوانیش ئەتوانین بڵین نیشانەکان بە شێوی جیاوازیانە دەرەکەوێت کەسێک کە منداڵ بێیان کەسێک کە بەرگری زیاترە وەک لە کەسێک کە بەرگری کەمە
بەتەکید ئەو کەسانەی کە تەمەنیان لە 5 ساڵ کەمترە ئەوانش کە لە 65 ساڵ زیاترن احتیمال ئەمانە یەکسەر بە ماکەکانی ئینفلۆنزا لەیان دەربکەوێت زیاتر سەرەتایان نەبێ ئەو کۆمەڵە نیشانەی سەرەتایان نەبێ بە هەوکردنی سیەکان بێ بە هەوکردنی گوێ بێ بە هەوکردنی کۆمەڵە لە ئەندامەکانی خوێنی بێ سێکی ئەو کەسە لە عەرازەکانی سەرەتایی نەبووە زیاتر بە ماکەکانی هەوکردن و توشبوون بە ڤایرۆسی ئینفلۆنزاکە دەرکەوتووە. کاک زۆر هەندێک کەسن ئەم پەتایە تونتر تووشە بن لە کەسێکی دیکە کە ینی بۆ شێوازن ینی وەکو کەسێکی دیکە نییە هەنێک بە سوکی گرێنە زۆر ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە کە کەسانێکگەن قورستر تووشی ئەم پەتای ئەبن؟ بەڵێ خۆی مەسەلەی تا کەسەکە سیستەمی بەرگری بەقەوەت بێ بەتاکید کەمتر توژەبێ یاخود سوکتر توژەبێ بەراورد بۆ کەسانەی کە نەخۆشیێکی درێژخایانیان هەیە. وێمە زۆربەی کات گروپەکەدا بەشەکەین بە دوو جۆرەوە کەسێکی پێگەشتوو کە تەمەنی لە 18 ساڵ تا 65 ساڵە ئەمە ئەگەر هیچ نەخۆشیێکی درێژخایانی نەبێ ئەمانە بەڕاستی لە ڕووی علمیەوە لە جۆرێک لە جۆرەکان پارێزراون کە لەوانەیە بە کورسی تێنەپارێز بە سووکی بیگرن چەند ڕۆژێک بێ هەفتەیەک تا 5 ڕۆژ بۆ هەفتەیەک و پاشان چاک بێتەوە. ئەسان زۆر کار پێویستی بە عیلاجیش نییە خۆی هەر خودی سیستەمی بەرگری کەسەکە زاڵەوێ بەسەری ئەمە زۆر باسەکرێکا زۆرانی بۆ چارەسەرێکات من دواتر دێنە سەری زۆر جادەوترێکە هیچ نەخۆی تەناش لە منیوانە باشتر بێ لەوانەوەی کە بەتاکید جۆرێکی ترمان هەیە کە مناڵی بچووکە لە خوار 5 ساڵەوە لەگەڵ کەسی بەتەمان لە 65 ساڵ یان ئەو کەسانەی کۆمەڵە نەخۆشیان هەیە زەختیان هەیە شەکریان هەیە نەخۆشی عەجزی سیزبوونی دڵیان هەیە گورچیلایان هەیە نەخۆشی جگەریان هەیە یان زەرعی گورچیلایان کردووە لە نەخۆشخانە هیوا و کیمیایی ئەو وەرەگرن یان ڕخۆشی ڕۆماتیزمان هەیە کۆمەڵێت عیلاج وەرەگرن کە سیستەمی بەرگریان داهابەزێنێ. ئەمانە زیاتر معەڕەزن بۆی هەم بە قورسی بگرن هەم بە ئاسانی تێنەپەڕێن و تووشی ماکەکانی ئەم نەخۆشە ببن تا ئەگاتە هەندێک حاڵەت وەفاتکردن و عینایی یانی چاودێری چڕیتیا بێت. یعنی ئەم بە تێگڕایی لەوەی کە هەیە لە ڕووی زانستیەوە لە هەندێک وڵات نسبەتی ئەم ڤایرۆس ئەگاتە لە 120 ینی لە 100 کەس 20 کەسی تووژە بێ یاخود لە 10 کەس 2 کەس لە وڵاتی ئێمەش تقریبەن وایە خۆمان لەوانێ بزانین عایلەی زار هەمووان تووژە بین بەڵام لە هەندە بناڵ و لە بەتەمەنەکانە جار هەیە بۆ لە 100 ژەڕە یعنی نسبەتەکە زیاتر توش بوونە زۆربەی حاڵەتیش نزیکەی ساڵانە لە هەموو وڵاتانی لا ینی سەرگۆی زەوی نزیکە بێتە نزیکی 500,000 یعنی 9 ملیۆن کەس وەفات دەکات بەهۆی ڤایرۆسەوە. لەوانەیە بە خودی ڤایرۆسەکە نەبێت چۆن لە کۆرۆنا شاوتمان بەهۆی ماکەکانی ڤایرۆسەکەوەیە کە کەسەکە والەیەکە تووشی سزبوونی سیەکانیە بێت تووشی هەوکردنی پەردەکانی دڵیە بێ تا ئەگات ئەوەی کە پێویستی بە چاودێری ورد دەبێ و وەفات دەکات مەسەڵەن. دکتۆر ئێمە هەمیشە کە نەخۆشیەک باس ئەکرێ ئەگەر هۆکارەکانی بزانین باشتر توانین خۆپارێزی لە بکەین بەڵام ئەتوانین بڵین هۆکارێکی دیاریکراو هەیە بێجگەلەوەی کە ئەوتری ڤایرۆس ئەگوازرێتەوە کە ئێمە تووشی ببین. ینی هۆکارێک غێری ڤایرۆسەکە یا خۆپارێزی بێجگە لە گواستنەوە ینی هۆکارێکی تر هەیە کە ئێمە تووشی پەتای وەرزی بکات پێ بڵین پەتای وەرزی بەڕاستی بۆ ئەو ڤایرۆسانەوە بێ کە باسمان کردەوە بەڵام کە تۆ بڵێ وڵا هەندێک نەخۆشی ترێ سەرمابوون هەیە مەسەلەن حساسیت هەوکە هەستیاری هەیە کە هەر لەم وەرزانە زیاد ئەکاتەوە بەڕاستی بۆی ئەو گۆڕانی کەش و هەوا و تەپ و تۆز بۆ نەزۆرانێک کاک تۆ خۆت بشووی بیتە دەرەوە سەرمایەک توش بیت ئەمەژەر بۆ خودی سەرما یعنی ئینسان کە سەرمایە بێت دەست و مەسەن بەنمونە دەست و قاچی کەسی ئینسان کە سەرمایە بێت سڕە بێ معنای چیە ئەنی خوێنی کەم بۆچێ کە خوێنی کەم بۆ چوو معنای ئەوەیە زیندە چالاکی کەمە لەو شوێنەیە بەرگری سیستەمی بەرگری داهابەزێ ئەوە بۆیە قورگ ئینسانیش کە سەرمای ئەبێ یاخود هەوایەکی سەر هەڵەمژێ قورگشتی وشکە بێتەوە وای لێکە سیستەمی بەرگری لەو شوێنەیە کەمێ زیاتر معەڕەزە بێت کە تووشی ئەو پەتای ڤایرۆسە بێت. دکتۆر خواردنی ئاوی سارد ئاوی گەرم کێسە بابەتێکی زۆر باسەکرێیان ئەوە هاوکارم کاکدانیار باسی کرد خۆشتن بە ئاوی ساریان بە ئاوی گەرم ئەمانە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر توشبوون بە پەتاکان؟ بەتاکید بەس بە کاریگەریەکی غێرە مباشر یانی ناڕاستەخۆی هەیە گوتم ئەوەیە کە ئینسان کە سەرمای بوو سیستەمی بەرگری خوێن کەمتر دەچێت بۆ بەشەکانی ینی پەلەکانی من زمنی هەقورگولوت و گوێشە ئەمە واکە کە جۆرێک لە زیندە چالاکی کەم بێتەوە لەو شوێنانەیە و زیاتر سیستەمی بەرگری سیز بێت زیاتر معەڕەزیەکە کاتێکە بەرکەوتنێکی کەمی هەبێ لەگەڵ ڤایرۆسەکە تووشی بێت وەدە کەسەکە حمامێکی سادەکەیەتە دەدەوە هەڵخۆی ڤایرۆسەکە لە هەوا هەیە هەڵی ئەمژێ معەڕەزە بێ زیاتر توش بێلەوەی کە کەسێکی ئاساییە بێ لە ڕۆژێکی ئاساییە و بە ئاوێکی شلەتێن یاخود گەرم خۆی بشوات. کاک دکتۆر پێشتی ژاماژت پێ کرد لە منداڵانە ینی منداڵ تووشە بێت تۆزە سەختتر بێت دایک و باوک لێرە داخێرا پەنا بە نەخۆشخانە و کۆمەڵێک عیلاجێکی زۆر بۆ منداڵە وەرەگرن بۆ منداڵ گرنگتر ڕێنمایی چیە کاتێک کە تووشی ئەم پەتایە ئەبێت؟ بەڵێ خۆی مناڵ ئۆگوتمان لە خوار 5 ساڵەوە هەندێک شوێنەڵە لە 2 ساڵ کەمتر زیاتر تووشی ماکەکانیە بێ ئێمە زانینەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دابڕانی مناڵ لە قوتابخانە و لە ناوەندەکانی خوێندن و باخچە ئەف پەتایە بەڕاستی زۆر مەمان مناڵەکانمانی ئەخود لە عالەمیانیش هەروایە بەهۆی ئەم چەند جارێک تووژە بێ هەفتەیە دەڕۆژ دائەبڕێ
وی باشێنش دەوێت ئەو ماوەیە کە مناڵەکەت کە یەکەم جلوبەرگێکی پۆشتە لە بەربکە بۆ ئەوەی کە بەرکەوتنی ڕاستەخۆی بە سەرمای ئەم وەرزە نەبێت وەرزی پاییز پاشان هەر نیشانەکانی لێ دەرکەوت یەکێک لە خوێنکارەکان لە پۆلەکانە باشترە ئیجازە بێ لە ماڵەوە ئیستراحەت بکات تێکەڵ مناڵەکانی تر نەبێت ئەویش بەکارهێنانی بە زیاتر شلەمەنی بدرێتێ سوپ و شۆربا و کەمەڵی عسیر شلەمەنی میوەکان ئەتوانێت شروبی پاراسۆڵی بدرێتێ بەڕاستی یاخو پرۆفین بۆ ئازار و بۆ قوڕگەشە هەندێک جاری شروبی کۆکەش دەتوانێت بدرێت بە و مناڵە با بڵین ئەمە زیاتر لێگەڕی مناڵ سیستەمی بەرگری لە گەشایە بەهێزە بەتایبەت ئەوان لەسەر و 5 ساڵان لەبەر زۆر جار لێگەڕی خۆی چاوێتەوە پێویست ناکە زۆر عیلاجێکی بێتێ کە مزاعفاتی یاخو لایەنە ئیجابێک سلبیەکانی ئەو عیلاجانەشی لەسەر دەربکەوێت. کاکتۆر بەنسبەت چارەسەرەکانەوە بەگشتی بۆ تەمەنە جیاوازەکان بۆ ئازارشکێنمان بیستوە هەمیشە یان ئەوەی کە بۆ بەتاب بەکاریە بۆ قورگێشە بەکارێت بۆ هەڵامەت بەکاریشتی جیاواز دەبینین زۆر جار دەرزیش بەکارێت ئەمانە کامیان چارەسەری دروستە بۆ کەسێک کە تووشی پەتای وەرزیە بێت. خۆی لە ڕاستیە بە ئەوەش بڵێن ڤایرۆس عیلاجێکی ڕاستە خۆی نییە مباشرەن ڤایرۆسەکە بکوژە و کەسەکەی ئەبێ لێگەڕی سووری ژیانی ڤایرۆسەکە تەواو بێت لە کەسی لە لەشی کەسەکەیە تۆ کۆمەڵێک عیلاجیەتی یارمەتی دەرن لەوانە ئەوە گوتم جاتر ئیسراحەت یەکێکە لە هۆکارەکانی زیادبوون و بەهێزبوونی بەرگری لەشی کەسەکە دووەمیان عیلاجی ئازارشکێنەکان کە کەسەکە لاواچی قورگی بێشێ ماسوولکێشێ تای هەیە بە ناچاری کۆمەڵێک عیلاجی وەک پاراسۆڵیان کۆمەڵی ئازارشکێنی تر بەکارهێنرێ دوم حاڵەتیان بەکارهێنانی دژە بەکتریایە لەم حاڵەتانە ئەمە بۆ کەسانە بەکارهێنرێت کە ینی گومانە کرێ سیستەمی بەرگریان باش نەبێ و تووشی ماکەکانی ئەو ڤایرۆسە بر یاخود نیشانیان لەسەر دەرکەوێت کە تووشی ینی ئیتیهاباتی سانەوی بوون دووەمی تۆ کاتێ قورگ دێشە دووسێ ڕۆژ هەلە ڕووی علمیشەوە کۆکێکی ڕق و وشکت هەبێ ئەمە واکە ینی ڕووپۆشی بۆلەکانی هەوات بڕوشێت چانسەگەی بۆ بەکتریا سوودبەخشانەی کە لەشی مرۆڤی داپۆشیوە لە دیوی دەرەوە دیوناوە بچێتە خوێن و تووشی ئەوکردنی بەکتریایی بکە ینی خۆمان نەزانین لەشی ئینسان خۆی گەورەوە دروستی کردووە لە دیوی دەرەوە ناوە هەر هەمووی بە بەکتریای سوودبەخش داپۆشراوە کاتێک شوێنێک ڕوشێ ئەم بەکتریایە بێ بە هەوکردنی ئەو شوێنە لە ڕاستیە سوودبەخشە بەڵام کاتێکێتە خوێنەوە بێ بەکتریایەکی زیان بەخش بۆیە لەم حاڵەتانە زۆر جار ینی دکتۆرەکانیش عیلاجی دژە بەکتریان نووسین بۆ کەسانەی کە چانابنەوە کێشەیەکی بەرگری سیستەمی بەرگریان هەیە پاشلانیش کۆمەڵێک عیلاجی تر هەیە لە ڕووی زانستیەوە مەسەلەن تامیفلو هەیە کە لە ڕووی علمی توانی بەکان بهێنێ بەچێمە زۆر بەکاری ناهێنین بەڕاستی زیاتر وتم لەو کەسانەیە کە مشکلەیەکی بەرگریان هەیە ڤیتامین سیەکە کە لەو حاڵەتانەی توانی بەکاری بێنی قەترەی لود یاخود حەپی لۆرتین و کۆمەڵی عیلاجی تر بۆی پشم و ئاوی لوتی زۆر نەبێ و کەسەکە بێزار نەکە ینی ئەمە کەسەکە ڕائگەی لەو 5 ڕۆژە بۆ ئەوی زۆر بێزار و بێتاقەت نەبێ هەتاکو و سووری ڤایرۆسەکە تەواو بێت لێسەدا زۆر جار لە کۆڵانێکی ماڵی خۆمان هاون لە نێو خێزانە باسەکرێ ئەندامێکی خێزانە تووشی پەتا بێ لە بڕۆ بۆ لای فلانە کەس بە دەرزێکی تێکەڵەوە بۆ بکە لە پزیشکیدا لە زانستی پزیشکیدا شتیوا ممکنە بوونی هەیە ئەم دەرزی تێکەڵەیە وڵی لە ڕاستە پێت بڵم ماوەتۆبیەکان چی پێڵێن مزەمید بێ یاخود جەماعەت بەکاری هێنە لە ڕاستە لە ڕووی علمی و باشتر دوور بن لاوە بەس هەنجاری سوودی هەبووە کەکتۆ نازانم زانی چۆنە شتەکە تێکەڵەکە لە چەند عیلاجێک پێگاتۆ لەوانە دەکسامیسازۆنە ڤۆڵتارینە هەندێک جاریش پەنسیلینی تێکن کە سێ مەوادە بەڕاستی تۆ هەموو کەسێک سێت عیلا دەزی لێ بدێ لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکانی استفادەی هەیە بەڵام ئەکرێ لە ڕووی علمیەوە ڤۆڵتارین بەکار بێنی بەتایبەت و کەسانی کێشیان نییە دیکادرۆنەکەیان دێکسای پیاڵن ئەمە باشە لە چەند ڕۆژ یەکەمی ڤایرۆسەکە بەکارنێنرێ چونکە ڤایرۆسەکە لە گەشایە بەڕاستی تۆ کە ئەم بەرگری دابەزێنە دەرزی دەکسامیسازۆن باشترە لە چەند ڕۆژی دوای ڤایرۆسەکە ئەگەر پێویست بەکاری بێنی ئەگەر لە سەرەتا بەکاری بێنی خوانەکە هەندێک لە ڕووی زانستیەوە توێژینەوە کراوە هەوکردنی پەردەکانی دڵزیاکات بۆیە باشترە بە دووربی لە بەکارهێنانی دەکسامیسازۆن یان دیکادۆن بەتایبەت لە چەند ڕۆژ یەکەمی توشبوون بە پەتای ڤایرۆسەکە لە دوای چوارەم و پێنجەمە کە گەشەی یاخود زیادبوونی ڤایرۆسەکە ئاوەسێ ئەگەر پێویست بوو بەکاریشی بێنی لەوانە لە ڕووی زانستیەوە کێشەیەکی وای نەبێ دومیش بۆچی تێکەڵێکی تۆ ئازارەتێکی ڤۆڵتاریە لە خۆدەی دوو دەرێک حەپیەتی هەبا دەخۆی شروع بێک بەکارێنی لەواچی خودی ئەمەش لە ڕووی پێکاتی کیمیاییەوە زیانی هەبێت کە تۆ دوو مەوادی جیاواز تێکەڵەکەی سێ ماوە تێکەڵەکەی بە یەک دەرزی ئەیدەی لەوانەیە یەکەوتە خراپەکانی دوای مودەتێکی زیاتر چاک بوونەوە تووشی ببیانی خۆی زۆر جار بەکارهێنانی مەوادی کۆرتیزۆن کە دەکسامیسازۆن لە ئەو گروپەیە ئەبێتە هۆی درێژەکێشانی ڤایرۆسەکە وتم سیستەمی بەرگری دابەزێنەی چانسەکەی بە ڤایرۆسەکە گەشەکە لە شی کەسەکە تۆ هەموو هەدەفێکت ئەوەیە کە بەرگری ئینسانەکە کەسەکە خۆی زاڵ بێ بەسەر ڤایرۆسەکە
تۆ دەی بەرگریەکەشی بۆ دابەزێنی بۆی زیاتر پەلاماری سیستەمی بەرگری با و زیاتر نەخۆشی بخە. کاکتۆر هەندێک چارەسەرمان هەن پێیانوترێت چارەسەری سروشتی بەڵێ. کەسەکان لە ماڵی خۆیانەوەی کەنتر بابەتی گیایی بێ جۆرێک بێ لە بەهارەتەکان کە بۆ ئەو فترەیە باش بێ هیچ شتێکی وە باشە کە بەکاربێت لە ماڵەوە یان ئەوە تا ئێوە ڕێنمای خەڵکەکەن ئەمانە بەکاربێنێ ئەگەر سووری هەبێ بووە وڵی لە ڕووی زانستیەوە لە زۆر لە تێکس بوو کە پزیشکەکانە باسی لە چاینی هێرباڵ کردووە لە گژوگای چینی بەڵام لە ڕاستە بڵام ئمە نازانێت چیە و گژوگایە ینی معلوماتی گوامان نییە و خۆ دەزانی لەگەڵ چینی شاوەنگە کۆنتاینێکی سنوورێکی یا بەشمان نییە بەڵام ئەکرێ کەسەکە خۆی لە ماڵەوە من زۆرجار نەخۆش دێ لە ئەزمموی نەخۆش و کاڵە کاکتۆر وڵا کۆمەڵە گیراوە دروزەکەم بە تایبە بۆ قوڕک خوران و بۆ کۆکەکەم مەسەلەن زەیتی زەیتونە شیرە هەنگوینە ڕۆنی کەتانە ینی نعنایە تێکەڵ یەکەم و جۆرێک لە شروب دروزەکەم خۆشمانەزانین شروب هەر و پێکاتانەیە لە ڕاستە جۆرێک لەو پێکاتانە دروزەکەم و شەوانە پێشخەوتن کەوچکێک دوانی لێ ئەخۆمەوە و ئیسراحەتی پێەکەم زۆر ئاساییە بە تایبەت دەگەر نەگاتە ئەوەی کە ئەزیێتی ماعیدە و کۆمەڵێک مەشاکلیتی تری بۆ دروستکە بەس دکتۆر ئەگەر زانیاریمان هەبێ لەسەر ینی هەر لە خۆ کەسەکە بەکاری نێنێ چونکە هەنێک کەس هەیە ڕاستە مادەکەش سروشتیە بەس ئەگەر تۆ بە هەڵە بەکاربێنی ڕەنگە ئەوانە ئەنی ها وەک مادەیەکی خاو چۆن من تۆش ڕۆژانە پێویستە کوپێ شیر بخۆی بنمونە ئەو کاتە چانسێکی مەسەر هەنگوین ئەگەر هەنگوینێکی ئەسڵ بێ بە تایبەت لە ڕووی بەرگری سیستەمی بەرگری ئینسان بەهێزەکە با بڵێ شەکراوە بێکە زۆرمان بەدەستمانە ینی ئەمانە زەرەدێکی لە ڕووی زانستی و ڕاگەم هیچ زەرەدێکی وای پێ بگەێنێ ئەگە بۆ نسبەتە بێ کە ڕۆژانە ئینسانی کەسێکی ئاسایی بەکاری هێنێ نازام زانیاریەکم لە بەردەست هەیە جەناب بتوانین بۆم پژڕاستکی تۆ ئەنی ئاماژە بۆ دەکاتە کەسی توشبوو دوورکەوێتەوە لە خواردنەوەی شیری گەرم بە تایبەت لەو کاتەی ئاڵوەکان و قورگی تووشی هەوکردن بوون چونکەوا دەکات ئەو بەکتریانە کە بوونەتەوە هۆکاری هەوکردن چالاکتر دەبن و هەوکردنەکە زیاتر دەبێت ئەمە ممکنە زۆرجار کەسێکی پەناماتە بەر شیری گەرم وازانێ بەمە چاکە بێتەوە ئەمە ڕاستە ئەم زانیاریە خواردنەوە گەرمەکان بەگشتی خواردنەوە گەرمەکانە گەرمێکی زۆر نەبێ ئاسایی بێ هیچ کێشەیەکی نیە لە ڕاستیا بڵێ بەڵام مەسەلەی شیر لەواچە کۆمەڵە بەکتریای تیابێ بە تایبەت لە شیرە کە ئەوی چانسێکی با بۆی تووشی هەوکردنی قورگ و ئەمانێ بکە ئینجینا لە ڕووی زانستیەوە شتێکی وانێ پارێزەکە زیاتر ئەوەیە کە دوورکەویتەوە لە کەسی توش بوو پاک و خاوێنیە کە دەم و دەشتنە بەردەوام لە کاتی ناخواردن و پێش ناخواردنیان لە کاتی چوونە لای کەسێک تۆقەیەکەکەی دەست و ئەمانە بشوێ لە ڕووی زانستیەوە شتێکی پارێزیکی وامانەیە کە بڵێ بە تایبەت لەم خواردنە دوورکەوەرە لەو خواردنە دوورکەوەرە پێشتر چۆن بووی بەڵام زیاتر ئێستا زیاتر سەوزە و میوەیەکی زیاترە خۆی شلەمانێکی زیاتر وەرەگریت کاکتۆر ئێمە ڤاکسینمان هەیە بۆ توشبوون بە پەتاکان بە تایبەتی ئەمەی کە پێوەڵەن ئەنفلۆنزا و پەتاوەرزیەکان ئەم ڤاکسینان هیچ کاریگەریەکی باشی هەیە یان ڕێنمایی ئەکەی کە خەڵک بەکاری بێنن بۆ ئەوەی کە دوور بن لە پەتاوەرزیەکان ڤاکسینەکان لە ڕووی زانستیەوە دوو جۆرە یەکەمیان بە شێوەی دەرزیە کە درێ لە ناو ماسوولکە جۆرێکی تر هەیە بە قەترەیە کرێتە لوتەوە لە ڕاستیا بڵێ جۆری یەکەمیان دەرزیە لەواچێ زۆر خەڵکی خۆمانیان خۆ زۆر کەس حەزی لێ نەبێ ئەمە بوو کەسانە باشە کە هیچ هەر جۆرە نەخۆشیێکیان هەبێ سەلامەتە واتە ڤایرۆسەکە تایە مردووە ناچالاک کراوە هیچ کێشێکی بۆ دروست ناکە ئێمە لە ڕووی زانستیەوە ئەو کەسانێک کە نەخۆشی دژەشقیانیان هەیە ئەبێ خۆیان بکتن بە تایبەت نەخۆشی سیەکان مەسەن ڕەبۆی هەیە قەسەباتی هەیە تەوەسوعی قەسەباتی هەیە دڵی سیستە گورچی لێ زەرعکرد ئەمانە پێویستە ساڵانە لە سەرەتا لە کۆتای مانگینەوە سەرەتای مانگیدا خۆیان بکتن هەموو ساڵێک بەڵام بەداخۆ زۆرجار بەردەست نییە نەخۆش دێت لە مانگی 12 خۆی بکتێت چونکە ئێمە لە تەنها لە نەخۆشخانە حکومیەکانیش بەردەست بەڵێ خۆی ئێمە لە حکومە دەیهێنێ لە بەخاوە تەوزیعکرێ لە هەلیەکانیە بەتاکید زۆر بۆ معاشەکە زۆر بکات دوعاکەویش مانگی 12 بەردەسێ بێ ئەمانە هەبی هەمووی خۆی بکتێ کەسێک وەکتمان مناڵ بوو کەسێک ئەوانەی بەتایبەت کە لە بواری توبیە لە بواری کەرتی تەندروستیە داوامەکەن باشتە خۆیان بکتن چرا بەرکەوتنی ڕاستە خۆیان هەیە لەگەڵ نەخۆشە قەترەکە کە باسێکە ئەویان چ سوودێکی بەڵێ دووەمیش حاڵەتێکی تر هەیە ئەوەیە کە ئەو کەسانەی کە سەرپەرشتی کەسێکی بەتەمەنەکەن لە ماڵەوە مەسەن تۆ کەسێکە خۆی کارمەندێکە یاخود هەر کەسێکی خۆتە لە ماڵەوە سەرپەرشتیەکەی باشتر خۆ بکتی بۆ خۆت نابوو ئەو کەسە توژنەکەی کە تۆ سەرپەرشتیەکەی خزمەتیەکەی لە ماڵەوە مەسەلەی قەترەکە ڤایرۆسەکەی تایە یعنی چالاکە بەڵام سست کراوە بۆی ئەم کەسانە هەموو کەس ناتوانێت وەری بگرێت چونکە لەوانەیە خۆی خودی ئەو قەترەیە تووشی ڤایرۆسەکەی بکە بۆی ئەم کەسان بوو کەسانە بەکارێنە کە سیستەمی بەرگریان باش واتە تەمەنی پێگەشتوانێ لە 18 بۆ 65 ساڵ هیچ کێشەیەکی تەندروستیان نییە چونکە لەوانەیە خودی قەترەکە ڤایرۆسەکە چالاک بێتەوە هۆیت نەخۆشیەکە زۆر سپاس دەکەین کاک جوان سەرمانێشاندی
خۆی گەورە زانیاری و علمی زیاترتان بێبەخشیەوە بە بەخشنە خەڵکی ئەم ڕێنمایانە دەستان خۆش بێ و کارێکی گەورەیە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەرێم کەریم سپۆڕی هەناوی سنگ و گۆرەکانی هەوا. زۆر سپاسکەم دەرفەت زۆر سپاس.